دوای 20 ساڵ لە شەڕی عێراق لە سیناتی ئەمریکادا باز لە کۆتاییهێنانی دەسەڵاتی یاسایی دەکرێت بۆ شەڕی عێراق. لافاوەکەی ڕووا لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا زیانی گیانی و ماڵی لێ دەکەوێتەوە. سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەمووان و لەگەڵ هاوکارم ساڵح دەمیجار پێکەوە کورد کۆنەکشنی ئەو ڕۆتان پێشکەش دەکەین. سڵاو و ڕێزم ژێ ئەمریکای دەست پێ دەکەن. سەرۆکی ئەمریکای جۆ بایدن ڕۆژە چارشەمێ سەرکەفتنا خۆ لە هەمبەر دەرمانخانەیەن مەزن یەن ئەمریکای ڕاگەهاند ئەرزانکردنا بەهایên گران یەن دەرماناندا مژارەکە کو دبە خاڵەکە ناوەندی بە هەلمەتا ویە ژنوڤە هەلبژارتنێدا. بایدن لە لاس ڤێگاسێ گوت پشتی بە 10 ساڵان هەوڵدانên لە بەرامبەر دەرمانخانەیên mezin ئەم دێ داویەدا بەسەرکەتن بەهایên دەرمانان لە ئەمریکایê ku pir ji wan ji hêla kompaniyên Amerîkî ve hatine çêkirin bi giştî gelekî ji yên welatên dinên nûjen di nav de jî Kanadayê bihatirin. Şikandina vê bihabûna dermanan ji mêj ve armanceke ji bo siyasetmedarên Washingtonê di nav de jî serokê berê Donald Trump ku çend caran soz da judahiya vê bihabûnê ji holê rake lê tiştekî berbiçav pêş nexist. جو بایدن سەرۆکی ئەمریکا فرمانێکی دا و داوا لە دامەزراوە فێدراڵیەکانی ئەمریکا دەکا تا هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ جێبەجێکردن و کارپێکردنی ئەو یاسایی تایبەتە بە سنووردارکردنی چەک لە ئەمریکادا. دیموکراتەکان و کۆماریەکان لە کۆنگرێسی ئەمریکادا بەر لە 9 مانگ ئەو یاسایەیان پەسەند کردووە و بەپێی ئەو یاسایە لێکۆڵینەوەکان لە پاشخانی ئەو کەسانە بەرفراوانتر دەبن بۆ ئەوانەی دەیانەوێت چەک بکڕن، هەروەهاش ڕێوشۆنەکانی کڕینی چەکیش لەسەر ئەوانەی پێشینەی تاوانیان هەیە زۆر قورستر دەکات. تەنها 2 مانگ لەمە وەرتەقەکەرێک لە کاتی ئاهەنگێکی سەری ساڵدا تەقەی لە هۆڵێکی سەما کرد و بەو هۆیەوە 11 کەس گیانیانە دەستدا و 9 کەسی دیکەش بریندار بوون. کارەساتێکە ڕۆحی ئەم گەلەی داغان کردووە لێرە لە مۆنترە پارک لە سان گابرێل ڤاڵی کە دڵی کۆمەڵگەی ئاسیایی ئەمریکاییەکانە. ئەمە ئەو شوێنە بوو کە بایدن دوایین هەوڵەکانی خۆی بۆ سنووردارکردنی توندوتیژی بەهۆی چەکەوە خستە گەڕ. دەرکردنی فەرمانی جێبەجێکردن بۆ بەهێزکردنی یاسای دوولایانی کۆنتڕۆڵکردنی چەک کە 9 مانگ لەمەوە بەرواژۆی کردبوو کە پشکنین بۆ کڕیارانی خوار تەمەنی 21 ساڵ فراوانتر دەکات و دەست دەگرێت بەسەر بازرگانیکردن بە چەکەوە لە نێوان ویلایەتەکاندا. فەرمانەکەم ڕێنمایی تیادا بۆ زیریدا تا هەموو ڕێکارێکی یاسایی بگرێتە بەر و بتوانین لێکۆڵینەوەیەکی گشتی پاشخانەکان بکەین بەبێ ئەوەی یاسایەکی نوێمان هەبێت. داکۆچیکارانی کۆنتڕۆڵکردنی چەک پێشوازیان لە فەرمانەکەی بایدن کرد. ئەما بەشێکی زۆری ئەو کەسانە دەگرێتەوە کە بە زۆری چەک دەفرۆشن بۆ قازانج و ناچاریان دەکات ئەو بڕیارە بدەن. ئایا دەیانەوێت بەردەوام بن لە فرۆشتنی چەک یان نا؟ یان دەیانەوێت ببنە بریکارێکی مۆڵەت پێدراو چەک بفرۆشن بە پێی پشکنینی پاشخانی کەسایەتی کڕیارەکان. هاوکات یاسای کۆمەڵگەی سەلامەت کە ساڵی ڕابردوو پەسەند کرا بودجەی فدراڵی بۆ ویلایەتەکان تەرخان دەکات بۆ دروستکردن و جێبەجێکردنی یاسای بەناو ئاڵای سوور کە ڕێگری دەکات لە کڕینی چەکی هێرشبەر لەلایەن دەستدرێژیکارانی خێزان کە سزادراون و بودجەی فدراڵی زیاتر بۆ بەرنامەکانی چارەسەرکردنی توندوتیژی و خزمەتگوزارەکانی تەندروستی دەرونی دابین دەکات. بایدن فشار بۆ هەنگاوی زیاتری کۆنگرێس دەهێنێت لەوانە دووبارە جێبەجێکردنەوەی قەدەخەکردنی چەکی هێرشبەر و نەهێشتنی یاسایە کە پیشەسازی چەک لە داوای یاسایی دەپارێزێت. چاودێران دەڵێن ئەمە ئاماژەیە بۆ گۆڕانکاری لە سیاسەتی چەک و چەک هەڵگرتن لە ئەمریکا. ئەگەری کەمە خودی پرۆسە یاسای سەلامەتی چەک هەڵگرتن بتوانێت ڕێسای زیاتر دەربکات بۆ هاندانی هاوپەیمانە دیموکراتەکان بۆ ئەوەی هەنگاو بنێن لەسەر ئەم پرسە. پێم وایە ئەوی دیکەیان کەمبوونەوەی هێزی لۆبی چەکە کە کۆمەڵەی نیشتیمانی چەک خاوەندارەتی دەکات وەک جاران بۆ سیاسەتمەدارانی دیموکرات ترسناک نییە. بەهۆی ئەوەی کە ئاسۆیکی تەنگەبەر لە ئارادایە بۆ زیادکردنی ڕێسا و یاسای زیاتر سەبارەت بە چەک لە ژێردەسەڵاتی کۆماریەکان کە کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران دەکەن چالاکوانان دەڵێن بایدن پێویستە ڕێشۆنی جێبەجێکردنی زیاتر بگرێتە بەر لەوانەش دانانی کەسێکی گرنگ بۆ هەماهەنگی لەگەڵ وەڵامەکانی فیدراڵی بۆ توندوتیژی چەک و ڕێنماییکردنی دەستگای فیدراڵی کە بەرپرسە لە سەرپەرشتیکردنی مۆڵەتی چەک لە ئاسی فیدراڵدا بۆ هەڵۆشانەوەی مۆڵەتی ئەوانەی دووبارە سەرپێچی دەکەنەوە.
یاسا و ڕێساکانی چەکەڵگرتن لە ئەمریکا بڕێک لاوازن بە بەراورد لەگەڵ وڵاتانی پیشەسازی دیکەدا و زۆرترین چەکی هەیە لە جیهاندا 309 ملیۆن چەک هەیە و واتە 1.2 چەک بۆ هەر تاکە کەسێک لە ئەمریکا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پاتسی ویدا کوسوارە واشنگتن. ڕێبەرێ پرانیا سیناتۆیە چاک شومر ڕۆژا چارشەمێ گوت کو ئەوە ئەو هەفتەیە کۆ سیناتۆ دێ دەنگ بدە ji بۆ ژناوبرنا بیوانên 20 ساڵان yên ku erêkirina vekirî ji bo tevgera leşkeriya Amerîka li Iraqê dide. Şumer got ev hefteye ku sînato dê dest bi proseya bi dawîkirina desthelata yasayî bike ku berî 20 salan şerê Iraqê dest pê kir. 19 adarê dê bibe 20mîn salvegera wê êrişê. Şerê Iraqê ev zêdeyî 10 salin bi dawî bû. Rastiya li ser erdê ji zû ve hatiye guhertin. Divê yasayên pirtûkan jî bên guhertin. Dengdan piştî nirxandinê tê li Komîteya Têkiliyên Derve ya Sînatoyê ya ku di 3 salên borî de du caran deng da ku her du destûrnameyên li ser bengeheke du partî ji nav bibe ya herî dawî jî di dengdana 13 li beramber 8 denga bû di destpêka vê mehê de bû. Serokê Komîteya Têkiliyên Derve ya Sînatoyê Senator Bob Menendez ji New Jersey roja çarşemê got hinek dê bipirsin gelo ji navbirina destûrnameyê bandorê li hêza meya parastinê dijî Îranê dike wê ji min bibin kesek ku ez bi 10 salan min kar kiriye ji bo rûberûbûna Îranê ev yek dê bandorê li parastina li hember gefên Îranê neke. دنگ امریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. عمەری خاوەر یەکێکە لە قوربانیەکانی هێرشە کیمیاییەکەی شاری هەڵەبجە و بووە سیمبۆلی ئەو مینەتیانەی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین بەسەر گەلی کوردیدا هێناوە لە عێراقدا. عمەری خاوەر کێ بوو؟ کەسوکارە نزیکەکانی چی دەڵێن ئێستا؟ وەڵامی ئەم پرسیارانە و ژمارەیە پرسی تریش لەم ڕاپۆرتەدایە. ئێرە ئەو کۆڵانەیە کە عومەری خاوەر و کۆرپەکەی تێیدا گیانیان لەدەست داوە. بورهان حەمە ساڵح کە برازایەتی و دەڵێت عومەری خاوەر 8 کچ و دوانەیەکی کوڕی هەبووە لە 16 سەی ساڵی 1970 بۆ ڕزگارکردنیان بەشێکیانی بە تراکتۆر نردووەتە دەرەوەی شار و خۆشی و کۆرپەکەی لە ماڵەکەی دەرچوون و لە بەردەم ماڵی دراوسەیەکیان کە ئێرەیە گیانیان لەدەست داوە. 16 سێ ئیتر کە بیل لەوە کاتەوە کە لە شار بچنە دەرەوە مەکینەیەکی خزمانیت بە دوایانە ساقی ناوی بەختیارە بێت کوڕی مامفایقمانە خزمانە کێ بە دوایانە سواریانەکات مامەم بە مناڵەکان ئەڵێ ئێوە لێرەوە بڕۆن ئێمەش لە خوارەوە لێرەوە منی ژەم لەگەڵ کوڕەکەمە لێوە یەکە گرینەوە ئەوان کە چن مامەم ئاگای لێ نییە کامان لێرە تووشی ئەم کارە ساتە ئەبن لێوە کیمیایی لیانەیە هەچۆن بێ ئەم ڕێبەڕێیەکە هەتاچێتە لێ ماڵی کاکەمالی جەلە کە گاتەوێ لێوێتر دیارە تۆپ بارانەکە هەر بەردەوامە بێ قەسف هەیە لێا خۆیان بەرزە بۆی مناڵەکەی پارێزی بەس بەداخەوە لێا خۆشی و کوڕەکەشی شەیدە بێت. هاوڕەیەکی عومەری خاوەر لەگەڵ سیرکردنی وێنەکانیدا دەڵێ عومەری خاوەر لە 1 ساڵی 1933 لە هەڵەبجە لەدایک بووە و فەرمانبەری حکوومەت بووە و شانۆکارێکی دیاری هەڵەبجەش بووە. ئەمە وێنەیەکی خێزانیە وێنەی خێزانی عومەری خاوەر و دایکی و خێزانەکەیەتی لەگەڵ مناڵەکەیە بە پێی جێڕانەوەکانی هەردووچان چ سعیدی سادقی چ ئەحمەدی ناتقی باز لەوەکەن ئەوان لە کۆتایی لەحزەکانی ژیانکردنی کە عومەری خاوەر بەسەر تەرمەکەەوە بوون. سعیدی سادقی بۆ منی جێڕایە وتی ئەو کاتێمە گەشتی ناوێ دەنجێکی لەرخەرلەرخی لێوە هات بە کەسێرمانە کرد بە چاو داوای هاوکاری لێکردین. ئێرەش ماڵەکەی عومەری خاوەرە کە ئێستا وەزارەتی شەهیدان خاوەندارێتی لێ دەکات و ماوەی چەند ساڵێکیش کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەی تێدا بوون. خواویزیمان لەکەوتی تر نابینمەوە وتم خوا گەوری ئیشەڵا یەکە بینینەوە چۆنێک نابین. ئێمە چوین بەرەو کانی قوڵکە کە ڕۆشتین ئیتر 20 بۆ 12 قەسفەکە دەستی پێ کرد لە دوایەوە ئیتر مامەم
بەداخەوە نەخۆی و نەمناڵی کەسیان منێدی هەمویان شەید بوو. لە 16 ساڵی 1970 عمەری خاوەر و کۆرپەکەی تەرمەکانیان لەگەڵ تەرمەکانی دیکەی قوربانیانی چەکی کیمیاوی لە گۆڕا بە کۆمەڵەکان بە خاک سپێراون. تا ئێستا نازانرێت جەستەی خۆی و کۆرپەکەی لە کامگۆڕی بە کۆمەڵە ڕوونیش نەبووەتەوە کۆرپەکەی ئامێزی ئەحمەدە یان محەممەد. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە فەرحان هەورامانی پەیامنێری دەنگی ئەمریکامان لەگەڵدا دەبێت. هەر تەنها 2 ڕۆژ بەر لە 35مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە خەڵکی شار ڕژانە سەر شەقامەکان و داوایان لە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان دەکرد تا هەر هیچ نەبێ خزمەتگوزاریە بنچینەیەکان بۆ شارەکەیان دابین بکرێ. وەک خەڵکی هەڵەبجە دەڵێن ڕژێمی بەعس شارەکەیانی وێران کرد و ئێستاش دەسەڵاتدارەکانی هەرێم فرامۆشیان کردووە. ئیقبال غەفار ئەمین سەرۆکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ئیقبال سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە یەکەم پرسیارم ئەو فەرامۆشکردنی خەڵکی هەڵەبجە باسی دەکەن شتێکی بە بەرنامەیە یا کەپتەرخەمی و کەم و کوڕی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە کامیانە؟ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان و سەرجەم بینەران و لێرەوە سەرخۆشی بۆ سەرجەم قوربانیانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و داوای شیفای عاجل بۆ بریندارەکانی. کاک بەڵێنجان ئێمە بەڕاستی دەبێ واقعی بین. معقول نییە لە کابینەیەکی ئێستای حکوومەتە یەک پرۆژە بۆ هەڵەبجە نەکراوە. یعنی ئێمە دەبێت چۆن یعنی چی بڵێن ینی ئەمەی کە ئێمە بەڕاستی شعارێکمان هەڵگرتووە دەڵێن ڕژێمی سەدام بە کیمیایی جەستەی لە ناوبردی بەڵام دەسەڵاتێکی خۆمان ڕۆحمانی لە ناوبرد. معقول نیە هەڵەبجە دوای 35 ساڵ هەتاوەکو ئیسە بریندارەکانی ئەناڵێن. یعنی ئێستا دیتە هەڵەبجە ناڵێن هیچ نەکراوە بە ئینساف نەبین شت کراوە بەڵام لە ئاست قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەدانی دەبێ ئەو ڕاستیە بڵین بەڕاستی کە ئەوەی کە دەکرێت بۆ هەڵەبجە لە ئاست قوربانیەکاندا نییە وە شتێک نییە بەرچاو بێ و جیاواز بێ لە شوێنەکانی تر. بۆیە بەداخەوە ئەم خەڵکی ئێمە هیچ ئومێدێکی نەماوە. یعنی دوای 35 ساڵ تو ئێستش بریندارەکانت ئەگە هەر ساڵی 10 بریندار ببرایەتە دەرەوە ئێمە بە ئامار ێستا نزیکی 260 بریندارمان هەیە. ئەگەر لە هەر یادێک و ساڵیادێکی کیمیاباراندا 10 بریندار چارەسەر بکرایەتە دەرەوە ئێستا کەس نەماوە بە برینداری. باشە هەر ساڵی ئیقبال دانیشتوانی هەڵەبجە نوێنەرانی شاری هەڵەبجە ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هیچ و توێژێکیان کردووە داواکاریەکان بخەنە بەردەستیان و پێیان بڵێن بڵێ ئەمە داواکاریەکانی ئێمەیە. بۆ قوربان منە پرسیارە لە بەڕێستان و لەسەر جەمبینەران و لە حکوومەتی هەرێمی شەکەم هەتاوەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نە لە ساڵی دوونە پێشتر ستافێکی لە پارێزگای هەڵەبجەوە کە خۆکی بێتیوە پارێزگای پێش عراقبانگی کردووە بڵێ کاکەوەرم بزانم چیتانەیە بۆ پارێزگاری هەڵەبجەتوانیەتی بچە سەرۆکی حکوومەت ببینێ. یعنی ئەمە خۆی بابەتەکە هەر لێرایە ئەسڵەن سەرۆکی تەناوی سەرۆکی حکوومەت ئایسا هەڵەبجە ناتوێت هەڵەبجە لەم کابینەیەدا و ستافێکی باڵای هەڵەبجە بە تەحەداوە دەڵێم جەناوی پارێزگاریش گوێی لێوە بێتا و قسە ناتوانێت بچن سەرۆکی حکوومەت ببینن. بۆی ئەمە کارەساتەکە لێرایە نازانین تێناگەین. ئەگەر ئەمە بە بەرنامە نییە ناکرێت کار بە عاتیفە بڕەوە بە عاتیفەش بڕوە هەموو دەڵێن هەڵەبجە سمبولی قوربانیکانە هەڵەبجە کورتی بە جیان ناسان و ئەو اعترافەش خۆتان دەزان ئەمریکاژەوە اعترافە دەکات چەکی کۆمەڵکوچی لە هەڵەبجە بە بۆنی هەڵەبجەوە هەموو عێراق ڕزگار بکات. یعنی ئەمە عیبەیە لە هەر لایەنەکەوە پێناسی بکەی بەڕاستی چۆن دەڵێ نیگەرانی و نازانم نەنجێکی زۆر گەورەیە. دەبوو هەموو ساڵێک لەم کاتە ئێمە خۆشبەختیمان دەربڕیا کە حکوومەتێکی هەرێممان هەیە برینەکانمان ساڕێژ بووە. بەداخەوە عەرزم کردی حکوومەت یعنی ڕژێمی بەعس جەستەی تەکاندین دەستەی شکاندین بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی خۆمان ڕۆحیان شکاندین کە ڕۆح زۆر لە جەستە گەورەترە. کە ئیقبال چارەسەر چییە؟ چۆن ئەتوانرێ ئەو خزمەتگوزاریانە بهێنرێنە ناو هەڵەبجەوە؟ ئایا بۆ نمونەکردنی هەڵەبجە و دانپێدانان بەوەی کە هەڵەبجە دەبێ بە پارێزگا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئەمە دەبێ وەکو بەشێک لەو چارەسەرە لی بڕوانین؟ ئایا دەکرێت وەکو بەشێک لە جێبەجێکردنی داواکانی دانیشتوانی هەڵەبجە لی بڕوانین؟ کاک بەڵێ من زۆر نیگەرانم کەسێکی ئەکادیمی بم کەسێکی تالاگوان ڕێکخراوی مەدەنی بم ئەو قسانە بکەم.
بەڵام بەداخەوە وای لێ ئەتۆم حکوومەتە یعنی ئەوەی هێزی نەبێ بە پێوەری هێز نەبێ حسابی بۆ ناکە ئەگەر هەڵەبجە دوو مەرزی لەسەر بووایە وەکو پێنجوێن مەرزەکانیان دابخستایە و پشاری مادیان بۆ بەهاتایە بە دڵنیاییەوە هاتن بەدەنگەوە من مەبەستم ئەگەر یارمەتی زیاتر مەبەستم لە حکوومەتی عێراقە ئایا حکوومەتی عێراق دەتوانێت چ شتێک زێت بکە؟ یا حکوومەتی عێراق ئێمە ئێستا لە هەرێمێک داین فیدراڵیەتین لە هەرێمێکدان پێوتێ هەرێمی کوردستان تۆ حکوومەتەکەی خۆت حسابت بۆ نەکات نابێ ینی ناڵنگلەی لەو ناکەین بەرپرسی یەکەم ئەوە بەڵام ئەویش سەیری حکوومەتی هەرێمەکە ئەگەر حکوومەتی هەرێم زۆر سوور بووە لەسەر بابەتەکە ئەبووە ئەسڵەن لیژنەیەکی دروست کردا لیژنێکی دائیمی بە دواداچوون بۆ هەڵەبجە و بۆ بەڕاستی تاوانی هەڵەبجە و چۆن دەڵێ قەرەبووکردنەوەی هەڵەبجە و بریندارانی هەڵەبجە چۆن وەفتەکان دەنێرن بۆ بووجە وەفتێکە بۆ ساڵانە چەند جارێک سەردانی بەغای بکردایە کە حکوومەتی عراقی چۆن جنوبی ئەو شارانی جنوبی قەرەبوو کردەوە و شتەکانی قەرەبوو کردەوە دەبووە هەڵەبجە زیاتر قەرەبوو بکایەتەوە بەڵام بەداخەوە هەتاوە قسە هیچ استحقاقێک نەبوو بنەماڵی شەهیدان نەبوو بەرکەوتوانی چەکی کیمیایی ئەوانیش کە سەیری حکوومەتەکەی خۆمانەکەن ئەوانیش لە خۆیان دەوێت خوێنسار بن و پشتگوێمان بکات. کاک ئیقبال سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنێکشنی ئەمڕۆماندا زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ هەموو بینەران و بیسەرانی. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیری بەرەڤانیی رووسیایە سێرگی شوێگۆ ڕۆژا چارشەمێ لە مۆسکۆیە بە هەفتای خۆی سووری محمود عباسرا کۆم بوو. شوێگۆ بە عباسرا ڕەوشە سووریە و هەفکاریە لەشکریە دوعالی گوتوبێش کرد هەفدیتن بوو دەمەکێدا کۆ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین لە کرملێنێ میوانداریە سەرۆکی سووریە بەشار ئەسەد کرد گوتوبێش لەسەر ژنۆڤە ئاواکردنا سووریە پشتی شەرێ ناوخۆیی وێران کرد و سەرڕاستکردنا پەیوەندیên شامێ بە ترکیە رابوو. و سەرۆکی سووریە بەشار ئەسەد ئیرۆ پێنجشەمێ ji ئاجانسەکە نوچەیانە ڕووسی را گوت کو ئەو بە خێرهاتنا هەر پێشنیازەکە رووسیا زێدەکردنا بنگەه و هەژمارە سەربازان لە سووریە دکە و ئانی زمان کۆ هەبوونا هێزین رووسی لە سووریە دکارە هەبوونەکە دەمدرێژ بە. ئەسەد لە مۆسکۆیە و دۆه چارشەمێ و بە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین را کۆم بوو. ئاخەفتنین ئەسەدێن دەمەکێدا دەبێت کۆ چاوەڕێیە سووریە تەڤلی کۆمبوونێن رووسیا و ترکیە و ئێرانێ ببە و هەوڵدان دەبن ji بۆ ڤەگەڕاندنا ڕژیمە ئەسەد ناو کۆمکارە عەرەبی. ji بۆ گوتوبێژکردنا vê babetên ha rêzdar Mehmûd Biro şîrvakarê siyasî ji Nerwîcê biriya Skype bimeraye. Dem baş mamoste Mehmûd hebûneke demdirêj ya hêzên Rûsî li Sûriyê ji aliyê opozisyona Sûrî ve çawa tê dîtin? بله سلااو ڕێژ بۆتە و تەماشەبان و گوهدارە بڕاستی ئەس دەرفەت بینم سلااوەکە گەرم کوردەواری بشێنم بۆ جانێ پاکێ نەمرێ باژارێ حەلەب چاکوسوور 5 ساڵ دەرباس بوون هەروەها جانگۆریان شۆرەشا سووریە گۆ 12 ساڵ دەرباس بوون بنسبەتی و گفتوگەیەک و ئانا دەبن یاژێ و بەشار ئەسەد هاتیە رووسایە و پێشوازیاوی دەبێ وەک سەرۆکەکی فەرمی وەک پرۆتۆکۆل و سیستەمی دنیایە دباوەریا مدا ینی گەنگەشن تێنەکردن دژێر پەردێ ڕەشدا و وی زلامی جاردی vەگەرێنە دەسەلاتداریە حتانی کاربن بە شەهرەزایی ڕێبەریە vê qeyrana Sûriyê bikinci ber ku di prinsîp de ew xwe neçare seriyê dikin ew rêberiya vê qeyrana siyasî dikin. Ev guftûgoyê ku ana dibin jîkê bin pêkirinin ji yasaya navdewletî re ab taybetî girêdayî mafê mirov ku îro bi milyona millet hate qurbanîkirin û qerkirin û derbederkirin lê Rûsya vî tiştî hemû li ber çavê xwe nabînê teblîk û em dizanin Rûsya bi xwe jî ekterekî serekî bû qerkirina milletê Sûrî giştî de û palpiştiya vê rejîmê diktator û rov di dirêjiya vê serhildana gelerî Sûrî de.
باشه مامۆستا محمود ینی هەستوا بوو ڕاستە کۆ رووسایە لێنها دیارە بهتری رووسایی بهتری وڵا ینی تورکیا کۆ پشتگیری ئۆپۆزیسیۆنێ دکە و ئۆپۆزیسیۆنە سووریا سەرەکە نها لە تورکیەیە ئەو دەخوازن بە ئەسەدا باخەور و پەیوەندیان جارەکە دن ئاوا بکەن بە ڕژیمێرە ینی نەتەنێ رووسایە دەوێت دەربارەیدا وەکو ئۆپۆزیسیۆن ینی هەلوەستەوە وێ چ بە؟ هەلبەت بنسبەتی تورکیا خۆشی کەتیە ناو وەک دەبێژێ خەلک نەتەنگدا درێژایە لە بوو تەڤگەرا خواده هەم لە سووریە هەم لە لیبیا هەم لە دەرودۆری دنیای بگشتی ینی هەر پێنگاوەکە بوو تورکیا ئاوێت یەدوا چەند ساڵی داویێدا پێنگاوێن ئالۆزن و ئالۆزینە مەزن ئاینە پێشیاوێ دەبێت کۆ شەهرەزاییش بێ مەسەلێ دەرکەوێ ینی وەک دەبێت بزەرمەندیەکە کێم ئیرۆ رووسیا وەختێک و vê ئەوێ دکێ ئارمانجاوێژی هەیە و سەرچارەسەریە گشتی دنابەرە سووریە و ترکی تایبەت وەکوانی زمان بکێ جارنویسا ئۆپۆزیسیۆنی وێ چ بێ نسبەتی تورکیارە جارنویسا ئۆپۆزیسیۆنێ نەگرینگەش بەرگو تورکیا وەختی دانوستاندن بۆ ئۆپۆزیسیۆنێ ڕەتگرت سەر بنگەها بەرجەوەندا خۆیان هەندوری و دەسەلاتداریە خوا و بەردەوامیە دەسەلاتداریە خوا هەندوری تورکیە دەتکردنێت بۆ جارنویسا ملەتی سووری تایبەت دکرش بۆ وێژی ئەفتش وێژێرە نەزەرمەندی کە مەزن بێ لێ ئۆپۆزیسیۆن وێ بکەوێ دوریانێکی دەدبێ حالەتێ وەختی تێکردبەندی باش بن دنابەرە سووریە و تورکیەدا دەبێت و هەلبژاردایە خۆی دووەم بگرێ هەلبژارتنجی ئەوە و ژوێ دەوێ دە پێشە ڕۆژێدا وەختی دیت شتێ باش دناواوا دەچێ بوون لە پشتاوا خۆکشاند مەجبورە جەهکی خۆیدی ببینێ ئالۆزی پرن شتەربێژم زەرمەندی پرە شتەربێژم قوربانی وێ پر بن حتا بسەری ئۆپۆزیسیۆنێژی پر پسگرێکی مەزن وەرنە هۆلێ دەریا دەولەتە تورک بە دەریا استخباراتی هەردوو دەولەتە دەگوتێکردبندیەوە یەک ڕۆژە تەنێژی قوتنەوەنە تایبەت باشە مامۆستا محمودها ئەم هەلوەستا کوردان هەنێکی شرۆڤە بکەن دوێ دەربارەیدا ینی کوردێن سووریژی دیارە ئەوژی دووبەندیەک ناوێنەوان دەژی هەیە دوێ دەربارەیدا ئەگەر هاتوو ڕژیمە ئەسەد ڤەگەریە حەمبێزە عەرەبی کۆمکارە عەرەبی تورکیە پەیوەندی پێرە باشکردن و خۆبەرێژی وڵات نەدنێ وەکبێژن ناونەتەویژی پەیوەندیە خۆبوانە باشن وێ دەمێ هەلوەستا کوردێن سووری چاوایە بنسبەتی هەلوەستا کوردی سووری پێویستە گۆ کوردی ڕۆژئاوای کوردستانی ئەس دەبێژم پێویستە کۆژ هەنێکی ژ عەرەباش ئیدی فێدێ بکەن خۆرە مەیزەکن چاواش ناف کۆربەندا عەرەبی ئەم بێژن بەشار ئەسەد هاتە دەرکەتن و ئیرۆ ڕۆژ هەمانەمان ڕێکەفتنێک دەتکارێ بێژێ گشتی لەسەر هەیە کۆ هەن بهێن ڕۆژ برۆژ پێنگاوا بدەن وی ڤەگەرێنە ناوێ کۆربەندێ و جاردی زیندی بوون هەشیاناوی بکەن پێویستە کورجی پێلڤا ئەم بێژن نەیەکسانیەک و دناواوادا پێویستە ئەف تشتێ ناکۆکیەک و هەیەن هم سیاسی هم حتا دوارێ لەشکەریدا ئەف تشتانە هەموو وەرنە لەسەر قالبەکی بوزێ وەرنەدانی وەرنە جەمداندن و ئەوژی جارنویسا ملەتی کورد بدنە پێش لێ مەخابن گەلک ئەم بێژن ئەکتەر هەنا گەلک دەستێ وەردان هەنا و ناهێلن زوز و ئەفتش چێ ببێ و هەروەهاژی کێ هن ئەتفێرد و لەبوو تەفگەرە هەندوری ئاکو ئیرۆ دەسەلاتداریە هەرێما کوردی دوور دەژی هەن لەبوو تەفگەرێن نەشارستانی نەمەدەنی بن پێکردنا مافێ مرۆڤ ڕەواندنا زارۆکە قەیرانên ئابووری و چێ دەبن هەنێکی دڵتەنگیە ملت وەردە چێ دەبێت سەبەب و ئالۆزی کۆ ناهێلی ئەف نێزیکیا کوردا زوو چێ ببێ باشە مامۆستا محمود ببوورە ئەز خەفتنەتت برم ینی حتا ئەم ببێژن ئەگەر ئیرۆ ینی ئەم سەبەش خەورابوون و هەلوەستا کوردی سووریە یەک بوو ینی ببوونی یەک ئالی و ڕێکەفتنێک ناوێناواندا چێ بوو ئێمە پرسا من نەدوێ دەربارەیدا پرسا من ینی دانوستاندنە بە ڕژیمە ئەسەد بخۆڕە دناو کوردی سووریەدا چاوەتەیە پەژراندن بنسبەتی دانوستاندنا کۆم بێژن ڕێژیمە سووریە ئیرۆ ڕۆژ ئاوەدیت بەلکی تویترێک و دەرکەتن ژە ئالیەک ڕێڤەبەریە بناف دەبێت خۆسەر وەک و ئۆپۆزیسیۆن یەک بوونا خۆڕاگەهێنێ مەزلوم عەبدێ ئەف پشتکۆت واتە ئۆپۆزیسیۆن دژی ڕێژیمێ لێ بەردێ بناغی خۆ دەژی خزمەتێک مەزن ژێ ڕێژیمێرە هاتەکرد ئەف پرۆژەیە و ئیرۆ هەرێما کوردی دەبێ پرۆژەیە ڕێژیمێ ئەف قوربەسەریە کۆبسەری کورداتێ تالانی و ماڵوێرانی و خۆشبەریە کوردا هەموو پلانە رژیمەیە پەش بۆ وێژیکە هەر هەلوەستێکە و حتا ئیرۆ هاتیە هۆلێ جدیەت یانژی نیەتا پاقش بۆ خزمەتانەتەوا کورد ملەتی کورد دنابدە زعیفە حتا دەرەجەک گەلێکی بلند زعیفە ji بۆ وێژیکە ئەو هەلوەست دانوستاندنا شامێرە دە هەر چرکەیەکێدە دە هەر ڕۆژەکەی دەتکاری وەرێ بهارتن جار هەبوو گوتن وەرن مێ سوپایە خۆ خنە ناو هەفتە جار هەبوو گوتن ئەرێ دناو یاسای ناودەوڵەتی سەروەری وڵاتی سووری لە سوپایە وێتکاری وەرێ هەرێما کوردی تمام دۆر پێش بکەی وەرێ سینۆری
گەورەترکە واتە ئەم هەلوەستێک ناکۆک ئەم هەلوەستێک و جدا بەڕاستی زانانیە کێشمەرتێنێک و جدیەت بۆ نەتەوا کورد ملەتێک کورد چارەنویسە کورد حتا ئانا پێنگاب نەهاتی ئاوێتن زێدەتر هاتی ئاوێتن بۆ بەردەوامیە دەسەلاتداریە ئەو خۆتقادا سیاسی مامۆستا محمود دەمامە کێمە محمود بڕۆ شیرۆڤەکاری سیاسی تژنەروی ژمارە بووی سپاس بۆ وان ئاگاداریە سپاس سلامڕێز زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتە لەگەڵمان کۆمەری ئیسلامی ئێران ڕخنە لە حکوومەتی فەڕەنسا دەگرێت و دەڵێ هەڵوێستەکانی فەڕەنسا یارمەتی دەرنابن بۆ ئەو هاوڵاتی فەڕەنساییانەی لە ئێران دەستگیر کراون. لە پەیوەندی بە دۆسەی هاوڵاتیانی جیلاوی فەڕەنساییەوە ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران حکوومەتی فەڕەنسای گونابار کرد بەوەی ڕۆڵی هەبوو و هەیە لە خۆپیشاندانەکانی ئەم دواییەی ناڕزایی دەربڕین لە ئێراندا و هەروەهاش بەوەی هەڵوێستێکی نادۆستانە و خراپی هەبووە. کەنعانی ئاگاهیش دەدا بەوەی ئەو جۆرە هەڵوێستانەی فەڕەنسا هیچ یارمەتی دەرنابن بۆ گیراوە فەڕەنساییەکان. لە مانگیەکی ڕابردوودا پاریس لەسەر دۆسیەکانی 7 هاوڵاتی فەڕەنسایی کە لە ئێران گیراون جەختی کردەوە لەوەی ناڕەوا و جێی قایلبوونیش نییە. ئێران چەندان ساڵە خەڵکی بیانی دەستگیر دەکات بە تایبەتیش ئەوانەی دوو ڕێگەزنامەیان هەیە و تاوانی سیخوڕایەتیکردن یان بە تاوانەکانی تری دژ بە ئاسایشی ئێران گوناباریان دەکا. بەڵام ڕخنەگران دەڵێن دەسەڵاتدارانی ئێران ئەو خەڵکە بیانیانە وەک بارمتە بەکاردەهێنن تا بیانکەنە کارتی فشار بەسەر وڵاتەکانیانەوە. هەلومەرجێکی نوێن لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا هەیە هاوکاتی شۆڕشی ژینا و ناکۆچێ ناوخۆیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن ئاستی خراپی ڕەوشەکە بە ئەندازەیەکە ئەگەری گۆڕینی ڕژێمی سەرکوتکاری ئێران بە دوور نازانرێ. هەر بۆیشە وەک دەگوترێ هەموو ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە هەوڵی چڕوپڕ وەک خۆ ئامادەکردن بۆ ئەگەری هەر گۆڕانکاریەک. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندێک ئامادەیە بۆ ئەو ئەگەری گۆڕانکاریانەی باز دەکرێن. هێرش پاڵانی شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە کاگێرش زۆر سپاس دەکەم با یەکەم پرسیاریشم لەوە دەست پێ بکەم. زۆرێک لە چاودێر ئاماژە بە ڕەوشی ئێران دەکەن دەڵێن دەرفەتێکی گەورەیە. جا ئەگەر وایە مێ بزانم کورد لە ڕۆژهەڵاتدا چەندێک سوودی لەم دەرفەتە نوێیە بینیوە. ئەو کاتی جەنابێت باش خۆشحاڵم لەوەی کە لە جارێکی دەرفەتە هەڵکەوتاتمە و خدمەتتان ئەوەی کە لەو هەلومەرجەدا کورد چەندە ئامادەیە لە ئەو بارودۆخە کەڵک وەرگێ دیارە بە درێژایی زەمان بۆ خۆمان دەزانین لە دوایی کەوتنی ڕژیمی شایەوە کورد تەنهانەتەوەیەک بووە کە هەتاکوی ئێستا زۆر بە قایمی لە مەیدانەکەدا ماوەتەوە بە مانایەک لە ئاستی شۆڕش و ڕوبەڕووبوونەوەدا کورد بەردەوام لە مەیداندا بووە و ڕێگای جۆراوجۆری تاقی کردوونەتەوە و نیشانی داوە کە ئامادەیە بۆ خۆڕاگری و بربەرەکانی. ئەمە لایەکی قەزیەکە لای دووەمی قەزیەکەوەیە کە ئەوەی کە ئێستا گەیشتۆتە ئەو قۆناغە و شۆڕشە تازەی سەری هەڵداوە و لە ئاستێکی گشتیدا لە ئێرانیشدا ناڕزایەتێکی بربەڵاو هەبووە و ئەم شۆڕشە تقریبەن توانیوێتی سەری کولی ئەم ناڕزایەتی بێ. بەڵام لە کوردستاندا بۆ خۆم وەگارزم کردی لەلایەکەوە ئابادێکی پێشووتر هەبووە لەلایەکی دیکەشەوە کورد سەری ئەم شۆڕشە بووە هەم بە کوتار هەم بە کردەوە لە مەیداندا بوونەکەی. بەڵام ئەوەی کە کورد چەندە توانیوێتی لە ئاستی نێودەوڵەتیدا ئەم پۆتانسیێلە تەبدیل بکە بە قودرەتێک و لەو ئاستەشدا ڕێبەرایەتی بکە و دڵنیا لە توانایەکانی خۆی لە ڕاستیدا لەو بارەوە بەداخەوە زۆر کەم کورد توانیوێتی ئەو کارێ بکە و ئەو دەرفەتەی هەتاکو ئێستا بەو شێوەی کە پێویستە کەڵک لێ وەرنەگرتووە. کاگێرش ئەو ئامادەیی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی لە ناو لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی لەژێر سەرپەرشتی نێوەندی هاوکاری کوردەکاندایە یا هەر لایەنەوە بەجیا خۆی هەوڵی خۆیەدا. کاک بەڵێن بۆ خۆت دەزانی لەگەڵ ئەوەی کە تەنها ناوەندێکی هاوکاری یا
پێکهاتەیەکی کە بکرێت چەند حزبێکی لێ کۆکرد بێتەوە کە ئێستا بوو بنێتە 2 حزب هەر تەنها ناوەندی هاوکاریە بەڵام بەخۆشیەوە لەو قۆناغەی سەرهەڵدانی کوردستاندا و دواتریش ئێراندا نەوعێک لە هاودەنگی و هاوکاری و پێکەوە کارکردنی ڕێکخراوە کوردیەکان هەبوو کە دەکرا لەگەڵ ئەوەی کە لە چوارچێوەیەکی دیاریکراودا نەبوو بەڵام لە ڕاستیدا ئەو تەفاهم و یەکتر دواندن و هاودەنگیکردنە هەم لەگەڵ شەقام و هەم لە نێو ئەحزابی سیاسی کارێکی کردبوو کە وابێ دەچوو حزبە کوردیەکان زۆر بەباشی لە قۆناغەکە گەیشت بن و وەڵامی پێویستی بدەنەوە من پێم وایە ئەوە هەم دەستکەوتێک بوو لەو قۆناغەدا هەم دەستکەوتێکە بۆ ئەوەی زیاتری لەسەر بنیاد بنرێ بەخۆشیەوە ئێستا ئەوە کارێکی کردووە کە ئەو گرژیانەی کە پێشتر لە نێو ڕێکخراوە کوردیەکاندا هەبوو لە نێو کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە سیاسیەکاندا نەوەیەک لە دووری هەبوو ئێستا لێک تێگەیشتنێکی پتر هەیە و هەوڵێکی یەکجار چڕوپڕ هەیە لە ئاستی جۆرا و جۆردا هەم لە نێوخۆ هەم لە دەرەوە هەم لە ئاستی چار و هەم لە ئاستی داوا کە ڕێکخراوە کوردەکان زۆرتر لێک کۆبنەوە و ئێستا هەوڵێکی چڕوپڕ هەیە بۆ ئەوەی بکرێ بە شێوەی جۆرا و جۆر بگەنە ڕێکەوتنیەکی وەها کوردی کە بە قەوڵێک بلوکێکی کوردی لێ بکەوێتەوە بۆ ڕێبەریکردنی و شۆڕشە و دانوستانەکانی دواتر لە ئاستی ئێرانی و لە ئاستی خارجیشدا. کاگێرش ئەوەی کە جێی سەرنجە کورد خۆی ئامادە دەکات بۆ هاوپەیمانێتیکردن لەگەڵ لایەنەکانی تری ئێرانیدا و وەکو باس دەکرێت ینی پەیوەندیش کراوە و لەوانەیە کۆبوونەوەیش کرابێ من پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە بۆچی کورد دەبێ بڕوا بەرەو لایەنەکان بۆ دروستکردنی هاوپەیمانێتی بۆچی لایەنەکان پەیوەندی ناکەن بە کوردەوە بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانێتیە لە کاتێکە تەواوی دۆسیەکە دۆسەی کوردە ئەو پرسیاری جەنابەت زۆر لە جێی خۆیدایەوە وەک ڕخنەیەکیش لە ڕاستیدا لە لایەنە کوردیەکان ڕخنەیەکی بەجێیە کورد هەموو ئەو توانایانەی هەیە وەگەرزم کردی لە پرسیارەکانی پێشوودا هەم لە ئەو قۆناغەی هەتاکو ئێرەی هێناوە و لە بەرابەر ڕژیمی ئێراندا ڕاوەستاوە و ئەو قۆناغە تازەیە هەم بە گوتار و هەم بەکردەوە لە ئاستی ڕێبەریکردنی و شۆڕشەدایە و هەموو کەس دانی بەمەداناوە بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە کوردی کەس کردووە نەوعێک باوەڕ بەخۆبوونی سیاسیە کە ئەم تواناییانە بکاتە ئەو پێگە سیاسیەی کە بە شێوەیەکی گشتیش لە ئێستا لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا بە شێوە گشتیەکەی هەتا لە نەتەوە پارسەکانیش ئەوانی چاوەڕوانیکردنی ئەم ڕێبەریان لە کورد هەیە دەتوانم بڵێم بەداخەوە هەتاکو ئێرەی کورد لەگەڵ ئەوەی هەموو توانایەکانی هەیە بۆی ئەو ڕێبەریە بکە و هەموو لا بێنەژێر چەترێکی کوردی و کاری کوردی لە ڕاستیدا کورد ئەو باوەڕ بەخۆ بوونەی لە خۆی نیشان نەداوە کە ئەمە جێی داخە و هەتا زەمانێکیش ئەو کارە نەکەن لە ڕاستیا ئومێدێکی کەمتر بە خودی شۆڕشەکەش هەیە و دەستکەوتێکی گەورەیە کە دەتوانێت لە بنەمادا ئاڵوگۆڕێکی بنچینەی لەسەر داواکانی مەسەلەی کورد دروست بکە بەڵام حیزبەکان دەبێت بکەنە سەر ئەو باوەڕ و پشت بەخۆیان دەبەستن کە بە خۆشیەوە کۆمەڵێک هەنگاو دەرکەوتون کەواوێ دەچێت حیزبەکان لەو پەیوەندیەدان گاگێرژێگە بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ نیگەرانیەک لە ناو شەقامی ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست بووە سەبارەت بە دابەشبوونی ماڵی کورد لە ڕۆژهەڵاتە هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوەی ئەو نیگەرانیە بڕەوێنرێتەوە تکایە زۆر بە کورتی بەڵێ هەر ئێستا بەخۆشیەوە هەنگاوێکی زۆر جددی هەیە دەر لە بینی دموکرات و کۆمەڵەدا زۆرتر ئەو نیگەرانی هەبووە لایەنەکانی دیکەش هەر دوێنێ دموکرات و کۆمەڵە دانیشتنیان کردووە جارێکی دیکە قەوڵی ئەویان داوە کە ناوەندی هاوکاری پتەوتر بێ لەوەی کە لەمە بەرهەبووە و بلۆکێکی کوردی لە دانوستاندا لە داهاتوودا دروست بکرێەوە لێک نزیک بوونەوەیکی زۆر هەیە کە دڵنیایەکی زۆر دەدا کە ئەو حاڵەتی لێک بەڵاوی حتمما دروست نابێ بەڵکو دەچێتە قۆناغێکی زۆرتر یەکگرتووی کوردیەوە. کاگێرەش سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ جەنابیشت. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرنه
هر کودما هلبجارتنین سروکتی و پارلمانی ترکیه نزیک دبه دیمنا هفبندین آلیین سیاسی جی بهتر رونی و زلال دبه لگور انجمنا بلندا هلبجارتنان یسکه 36 پارتیین سیاسی دکارن تبلی هفبندین هلبجارتنان ببن جبو بهتر زانیاری لدور وان هفبندیانو هر وها جه هدپ ده ناوان ده نها پارلمانتری هدپ باتمان محمد رشتو تریاکی که هر وها مافناس و نونری هدپی ده یسکی ده به ریاسکای بمرایه دم باش ما مستا محمد هون دبینن که هفبندین هی دبکو ورن گوهرتن بری هلبجارتنان یانجی و هر وها بمین حتی دم روجه هلبجارتنان دنگی و ده پرسکره که دم باش دنگی و باش نایفهم کریم مدخواست اشتا بپرسم نظام دنگی ما اگر باش بویه مدخواست از بپرسم که هفبندین هی گلو ام ببیجن وی حتی روجا هلبجارتنان وها بمینن یانجی دبیک ورن گوهرتن یعنی دبیک و بی گوهرتن بلی او که از ویا بیجم 36 پارتی دکارم که بنا هلبجارتنه لیبر از باورم 36 پارتی تمام 36 پارتی او نکه بنا هلبجارتنه بلکه 10-15 پارتی بکه به هلبجارتنه هنک جوان دناو اتفاق دانه و اتفاق جمهور و اتفاق ملت مجی اتفاقی که نو آواکریه لیبلی مهش بریار ندایه سر ناوی هدفه اما بکه بنا هلبجارتنه یان سر ناوی پارتی کیدن بلاکو دوزا گرتنا هدفه دوام دیگه مخواست مثلا زلال ببه بریار دادگاه بمینه پی هلبجارتنه ما دو یامپر ما دیلکچه کی دادگاه اساسی دادگاه بنگهین از باورم دنا ام درنگ هفتی کی دا او بریار کی بده اگر بریار یعنی بریار دادگاه اساسی دادگاه بنگهین پی هلبجارتنه و دبک پمسر ناوی هدفه بکن هلبجارتنه لیبل اگر برسی و دادگاه اساسین رد بکه یعنی بریار وان نقبول کرم و دبک پمسر ناوی پارتی کدیم بکن هلبجارتنه باشه ما مستا محمد یعنی هون و درنگ نوی دویج وی کیرا اگر رنگ بریار هنکی درنگ ببا و گلک نیزک ببن هلبجارتن و دمه و بریار و نه درنگ بیش بو کون بناوی پارتیا چپا کس تبلی هلبجارتنان ببن yani geleme de partiya çep u kesk partiya Karkeren Türkiye İşçi Partisi tip o partiya kede emer her van partiya tamam van partiya zane yani zane ko eğer HDP begirtin yan ne girtin ji eğer پرسگرک به کتنا هلبجارتنه اوستر نام پارتی اکیدن بکه هلبجارتنه گل بیاد زانش بوی آماده یه پارتی تمام ایوان پارتی تمام کردستانه نه تنه کردستانه نزی 45 باجاری رخصتنا خو تمام کرنه گل جوان پارتی است که خبات HDP و کنیزی 6 ماه بوان پارتی به هر دمشه yani geleme, rexistineme, havaleme ve prani ve van partiya, tamamen van partiya, denavi 6 mehide danen askirin, belki aliyeden yani embejin yani bir tamamen Türkiye'de belki hejneyn askirin ne böyle helbijeren me. gelek kurd yen koraya xwe didine hedefê bi piranî vî partî ne tene hedefê partiya kesk û çep jî nas dikin. Baş e Mamoste Mehmet yani em dizanin yani HDP divê derbarê da dikare demekê da wiha biryarê bide lê di nava Kurdan da yani em dizanin jî HDP partiyeke alîgera Kurdaye ew yekrêzî nîne ew helwesta yek di nava Kurdan da ku bibêjin rêkeftinek hebe bi hevra biçin nava van hilbijartinan nîne em dizanin ku hinek partî ji wan wekû nimûne Hudapar bi Aliyê Erdogan ve çûye hinekê din hîn ne nêzîkî HDP ne hûn wekû partiya serekeya ku em bibêjin Kurdan alîgera Kurdan hûn çi karin vê derbarê da bikin ji bo nêzîkirina helwesta Kurdan?
يعني دناو هدفي دا شش حب بارتي هنا يك جوان جي بارتي ديمقراطيكية هرمية دبفية يعني امبيجن ينكو دناو رخصتنا دا اي بارتي كردواري دبفية بلي انبيا بيجن نتنه هدفه نتنه دبفه بدهان رخصتن بارتيين كردا هنه هدفه جی حیا ایرو چوا ناو تمام ترکیه دا به هزین چپگر به هزین دموکرات خواستی یکیتی آوا بکه لتمام کردستان جی هدفه دخوازه به پارتی کردا را یکیتی آوا بکه هلبجاتین داوی 2019 دا هلبجاتین هرمی هلبجاتین شارداری دا پارتیین 6 پارتی کردان گشت بون هر و دناو پیوی یکیتی جی ام بجن چند هر ناوچه سرناو پارتی کردان نه تنه سرناو هدفه پارتی کردان کتبون هلبجارتنه و چند هر شارداری جی کار کرن در پارلمنتوی دا جی 2018 دا دیسا ان هندک 4-5 پارتی کردان بون یک و جوان پارتی جی پارلمنتر کتن مجلس پارلمنتوی ام دخوازن ال یکیتی د 14 گلان داجی دوام بکه خبات هدف جبو یکیتی کرد جبو یکیتی پارتی کرد دوام بکه دبه کو پارتی تمام کرد نین با بهبر نکمن البجاتنه لبله هدف چی بکه وسه پشتاوی جبو یکیتی کرد جبو یکیتی پارتی کرد بینه زلال بو ما مستز دعوالی بونید کم دما مکیمه پارلمانتری هدپی باتمان محمد رشتو تریاکی سپاس بو وانزانیاریا سپاس خوش هرم ده انجام بارینا باران پر و لهین مزن لباجار روحای ترکیه ده گل کسان جیان خوشدستان و زیان مزن گهشتن مال و ملکن ولاتیان جبو آگاهین داوی لدور ویکن ها پمنیرا ما خجیجان فرقین جا آمده بمرایه دم باش خجیجان تدوه لروحای بوی و لآمده جی لهی هبون روشان ها چاویه و آگاهین داوی دوی درباری دل جمت چنه بله دم باش صالح راست مخابن او ایرو دروج فلاکتک مازن دی سال سر باشر کردان پیدا بیه دو وقتی که ام چون براستی دیمنه که گلک خراب هبو روحی از خوزم بری ام در باس دیمنه ام ببن بحث کم رقم داوی چیه ایرو میت بری ساعت که جمیت مرو وکات دیتن دبنه پرا آبیده آل نوند باشر هجمار بیه پازم مخابن و 5 حوجي ونداهنه وكيديش دوهي وردا سكامجم 6 حوالاتين كود لهيه دمابون بريندارن روشا 5 كسا خطر نخوشخانه هنه وجود 2000 زيادتر مالو دكان بني لهيه دمابون اوانا جو داخليان فرمينك ووزير حكومه دوهو ايرو بداخليان دس نشان كرن از خوزم اودي منكو املي راست هاتن نشانه واجب بدن نشان تماشبان انجي بدن هروسا گليو غازندن رونشتوانن روحاي كود باندورا لهيا مازن دامابون ساعت 80 اف كاتندر ساعت نا بينج ايفارنا ما این دولت ندی لبر ما آفات ندی ما بلدیه ندی کسی نگو یعنی اون چت کنه چیشی کنه خانی و تجاوب کنه ام بوش کن تالگ ام بخوا ما چیه ماتور کری گرتیه ام بخوا بوشت کنه حفته نبحش بوزدار لا تلفون بلدي كيس بلدي استشعر من تلفوني كريتيكال بزاري ما يجيش بزاري يعني بس ساعات حفته الزاري ما يلا ما بزوري ما رفامدا بلدي aradım ama gelmediler belediye atiyeli derhal kopiyi tane düşürmeyi numara mizanake بله بله وکی کوچی دیگلک گازند هبون ولاتین رونشتوانین روحای براستی جی دماغ ام گیشتن جی او تیمن رزگار کنیت نبود جبر کن روشه که کامباخ بول وداری چهار حف نوال ناو باجر حمی حتی دو تجربه بون او دوسر باجر دا آویت بو از کارم بجم که طبقه و خانیل دوی چم بخوجی قاطع طبقه یکی دبنی آوی دام بو یعنی مقدوریت که پرمازن هبو لدو وزیر کارین افخا روسا وزیر اقتصادی جهانی دو وزیر سرک اپوزیون جدوی داری بون هیست هلوسته حکومته یعنی برپرسن حکومته الوی داره بون کی دو سردان وی داره کر یعنی علی حکومته چی بیجه
عالی حکومت دو برو یعنی پشتی کو آگاهیا لهی هات شونده وزیر کار نافخو وزیر چاندنی هر روز وزیر اقتصادی لوی دربون گلک اسکان بجم تیم رزگار کنه چون لیج برکو لج 2000 زیاده تر جی دبنی لهی ده مابوم راستی ببینه یعنی گهاندنا وان درجه روش کمباخ بو لی حتی به کلیش آلیکاری و رزگار کردن دومش خو وزیر نافخو جی داخلی ده آن زمان گوکو او آلیکاریا دراویجی بدن ولاتیان هجی تثبیت کن که چندین زیان شدیه هم عالی شان ده هم جد عالی جیان داشتی یعنی زیان براستی گرانن هدیا سرساغی جی کسی که جیان خو دست داینه ددن خجان فرقین پیامنی رم جا آمده سپاس بو وانزانیاریا سروک ترکیه رجب طیب اردوغان راستی تشتی که شیروکار دبینن هلبجارتن اردوغان هری دجوار دبه ده ولاتا کیدا که گل کسوی وکو گاندی ترک بناو دکن راپورتا دورین جانس جی استانبول آگاهین بهتر هنه کەمال کلیژدار ئۆغلو ڕابەری پارتی جەهەپەی ئۆپۆزیسیۆنی سەرەکی تورکیا ئەوەی لەلایەن 6 پارتی سیاسیەوە پشتیوانی دەکرێت خۆپاڵاوتنی خۆی بۆ سەرۆکایەتی لە سەرەتای مانگی سێدا ڕاگەیاند. کەمال کلیژدار ئۆغلو بەڵێنی ئەنجامدانی ریفۆرمی گشتگیر دەدات بۆ ئەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی سنووردار بکات و هەروەها دیموکراسی پەرلەمانی بگێڕێتەوە. کلیژدار ئۆغڵو دەڵێت من وەک یەک تاکە پیا حکم ناکەم بەڵکو من بە هاو ئاهەنگی حکم دەکەم. کلیژدار بەڵێنی سەقامگیری ئابووری دەدات و هەروەها تورکیایە کە ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرێت و تێیدا هەموو کەسێک بە یەکسانی نوێنەرایەتی بکرێت. دەبێت ئەومان لە یاد بێت کە کەمال کلیژدار ئۆغڵو لە سیاسەتدا بووە هەروەها بۆ کاتێکی زۆر دوور و درێژ لە بیرۆکراسیەتی دەوڵەتیشدا بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ تۆمەتێکی گەندەڵی لەسەر نییە. کەمال کلیژدار ئۆغلوی تەمەن 74 ساڵان پارتەکەی جەهەپە لە نەمانەوە هەڵسانەوە. ڕێپێوانە 400 کیلۆمەترەکە ئەوەی بە ڕێپێوان لە پێناو دادوەریدا دەنەسرێ لە ئەنکەرەوە بۆ ئەستەمبول لەسەر مەسەلەی زیندانیکردنی ڕەخنەگران لە حکومەت ئەو ڕێپێوانە گۆڕا بۆ یەکێک لە یەکەم بزوتنەوەی جەماوەری دژ بە حکومڕانی سەرۆک ڕەجەب طەیب ئەردوغان. کەمال کلیژدار ئۆغلو داڕێژەری سەرکەوتنەکانی هەڵبژاردننی 4 لە کۆی 5 لە هەڵبژاردنەکانی شارەوە لە گەورەترین شارەکانی تورکیادا بوو لەوانە لە شاری ئەستەمبولی خەڵای سیاسی ڕەجەب طەیب ئەردوغان. بەڵام ڕەخنەگران ئاماژە دەکەن بەوەی کلیژدار ئۆغلو ئەوەی بە نەرمی دەدوێت و هەروەها لە کاری خزمەتی مەدەنیەوە هاتووە ئەو کاریزما بەهێزەی وەک ئەردوغانی نییە. لەگەڵ ئەوەشدا شیکاران دەڵێن زەوی لەرزە کوشندەکەی مانگی دوی ئەمساڵ گەمەی سیاسی دەگۆڕێت بەهۆی ئەو تووڕێیانەی سەرچاوەیان لە هەرسهێنانی باڵەخانەکانەوە گرتووە و هەروەها دەنگۆکانی وەڵامدانەوەی سستی حکومت بەرامبەر زەوی لەرزەکە. هەندێک لە شیکاران دەڵێن کەمال کلیژدار ئۆغلو ئەم ناڕەزایی وڵات دەقۆزێتەوە. ئەو گوتی شتێکی هەڵە لە تەواوی ئەم سیستەمەدا هەیە هەر بۆیە دەبێت ئێمە دەست بە شتێکی تەواو نوێ بکەین. دەبێت ئێمە ئەم وڵاتە بۆ هەتایە بۆ باشتر بگۆڕین لەبەر ئەوەی زۆر شت بە شێوەیەکی هەڵە بەڕێوە دەچێت. ڕەنگە مەسەلەی ئاین ببێتە کۆسپێکی دیکە بۆ کەمال کلیژدار ئۆغلو لەبەر ئەوەی ئەو کەسێکی لیبرالی سەر بە تائیفەی عەلەویە. عەلەویەکان لە تورکیا ڕوبەڕووی چەندان سەدا لە فەرق و جودایی بوونەتەوە. بەڵام شیکاران دەڵێن دوای 20 ساڵ لە حکومڕانی ئەردوغان کە گرژی لە نێوان کەسانی ئاینی و سەکولار تێیدا زاڵ بووە هەر بۆیە دەنگدەران ئێستا زیاتر بایەخ بە نیگەرانیەکانی ئابووری دەدەن لەوەی بایەخ بە ناسنامەی سیاست بدەن. من پێم وایە کە وڵات هەنگاوی بەرەو پێشناوە بە تایبەت سەبارەت بە کەسانی گەنجان ئەوانەی کە گوێ نادەنە مەسلەی ئەوەی ئایا کەسانی دیکە بڕوایان بەچی هەیە. مەبەستم ئەوەیە ئابووری لە دۆخی بێسەروبەرەدایە ڕێژەی هەڵاوسان سەرسوڕهێنەرە و قەیرانی دراویش وا لە گۆڕدایە و هەروەها ئاستی قەرزیش هەتا دێ لە هەڵکشاندایە. لەگەڵ ئەوەی هاوبەندی پارتەکان نەتەوەپەرست و ئیسلامی و چەپڕەوان و ڕاستەوانیان لەخۆ گرتووە بەڵام کەمال کلیژدار ئۆغلو بەڵێنی کۆتایی هاتن بە جەمسەرگەری ئیتنی دەدات ئەوەی زۆرێک بە گەورەترین ئاستەنگ بۆ حکومڕانی ئەردوغان دەیبینێت. بۆ دورین جۆنس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بله بینن هجاب و راپورته هم دیگه داویا کرد کنکشن ایرو امون دکارن همی برنامه و هر وها راپورت و هفیوین نویجی لسر مالپرین کرمانجی و سورانین
دنگی امریکای بشوپینن جبو تاجارك دن سلافين هفكاري من روني حسن خالد فتاح وهلين سدي لكنترولي ليفر الاستوديو هفكاري من بلين صالح ومن صالح دميجر هرب من اندناف خير وخشيه ده